نای بەڕێزە هۆزان کاک هۆزان بەچی و سەرقاڵی کاک هۆزان کاری ڕۆژانە و من سەرپەرشتیارم و هەروە سەرۆکی ڕێکخراوم بۆ لە کۆمەڵگەی مەدەنی کار دەکرد. زۆر چاکە قەلبت ساف بێ یاخوا زۆر سوپاس. چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ وەکو سەردانێکی ئاسایی بۆ وەرسەبردنی کاتێکی خۆش و هەروەها یەکێک لە تایبەتمەندیەکانی فامیلی مۆڵیش باشە ڕووبکەینە کامێرە عەفو سینەما ئەمپایر سینەمایە بەڵێ کە یەکێ لەو شوێنانی کە دەتوانین فیلمە جیهانی و نەخۆیەکانیش لێ ببینین و هەفتانە سەردانی سینەما زۆر چاکە یعنی حەزت لە سێرکردنی فیلم هەیە بەڵێ بێگومان زیاتر حەزت لە چ جۆرە فیلمێکە ئاکشن کۆمیدی فیلمە هۆلیوودەکان گشتی و بە تایبەتش ئەو فیلمانەی کە لەسەر ڕیاکشنیان هەیە و لەسەر دراماتیک و ئەو فیلمانەی کە بابەتی سیاسی و جیۆپۆلیتیکی لە خۆ دەگرن و مێژوویەکی دوور و درێژیان هەیە مێژووی ناوچەکان سەیریەوان ئەکەین. باشە ئەی بابەتە ئاکشنەکانە زۆر حەز لێیان ئاکشنیش ئەوش بەپێی کات و پێویستەکان درامێتەکان سەیرەکەین. زۆر چاکە هۆلیوود و بۆلیوود هەردووکی دەگرتەوە بەپێی بەڵێ خەڵسەتمەندی و تایبەتمەندی فیلمەکەیە وایە ڕاستە زۆر چاکە زۆر تێکەڵی بابەتی هونەریە بی چونکە پیشەکەمان کە من ڕۆژنامەوانم سەرۆکی ڕێکخراوی بەژینم بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان کللتور و پێکەوەژانش لە خۆ دەگریتن هونەر بەشێکە لە کارکردنی ڕۆژانەمە لە هونەری ژیانکردن خۆ فەلسەفەی ژیانکردن بەشێکە لە هونەریانی هەر هەنگاوێکمان هەر هەنگاوێک هەر فەلسەفەیەک خۆی فەلسەفەی ژیان بریتە لە هونەر و ڕەنگەکانی ژیان بریتە لە هونەر بۆیە هونەر تێکەڵی ڕۆحمانە بێت هونەر گرنگە بێگومان. باشە زیاتر لە چ لایەنێکە خۆت ئەبینیتەوان لە چ شتێکا زۆر باشی لە ئێستا هیوا هەیە حەزی لە شێوەکاریە هیوا هەیە حەزی لە ئەکسەریە هیوا هەیە حەزی لە گۆرانی و مۆسیقایە تۆ زیاتر خۆت لە چ لایەنێک ئابینیتەوە کەسێک تایبەتمەندی خۆی هەیە من زیاتر ئەو بارانەی کە کارم تێدا کردووە هەمووەکو ڕاوشکاری بازرگانی کارم کردەوە ڕۆژنامەوانیشم سەرۆکی ڕێکخراوم لە کۆمەڵگەی مەدەنی زیاتر کارەکەین بەڵام ئەگەر بێتە سەر حەز ینی حەز بابەتێکی خولیا جیاوازە حەز بە گۆرانی وتنەکەیان گوێگرتن لە گۆرانی ئەوە ئارامبوونەوە مۆسیقاکان ئەمانە ئارامبوونەوەی ڕۆحە تێکەڵی ئاوێزانەکان ئەندێشە خەیاڵ دەبێت و لە بابەتە هونەریەکانیش بریتێ لە ژینگە کە تۆ چۆن بابەتی شێوەکاری ڕحیەتن تێکەڵ بە ئاوێتە ئەبیت کە بۆەوەی کە بتوانیت بۆ ئاسوودەی دڵ و دەروون و ڕۆحت ژینگە و شێوەکاری و ئاکاتن کە ئاوێزانێک ئەندێشەیەک بە خەیاڵ بەخشێت. زۆر باشە سەرکەوتوبی پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات کام ئاژەڵە هەرگیز ناخەوێت کام ئاژەڵ هەرگیز ناخەوێت اختیار دەیەمێت پێمان خۆشە ببیتە خاوەن خەڵات نەهەنگ شەمشەمە کوێرە مێرولە خۆی بژاردەیە کردیارە شەمشەمە کوێرە خەوێتین کە دەڵێ بە ڕۆژە خەوێت بەڵام دوو بژاردەیە لە مێرولە و هەنگە مێرولەش دەچێتە ژێرزەوی کەزستانان بەرهەمی خۆی کۆ دەکاتەوە ئەوەی دەمینێتەوە نەهەنگە پێم وایە پێت وایە نەهەنگە بەڵێ ئەخوێنیتەوە لەسەر ئاژەڵان چۆنێتی ژیانکردنیان نەخێر بەڵام بە گشتی دەرەکەویتن زانیاری گشتەکان ناگەر ناوەکو بە تایبەت لەسەر ئەم بخمەوە نەخێر بەڵام بە پێی زانیاری گشتەکان زۆر چاکە دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات وڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بۆ بەڕێزت زۆر سپاس سەرکەوتوو بەرنامەکەی ئێمە بینیوە ئێستا هەر سوتفەیەک و ئێوەم بینی بەڵام دەستان خۆش بیت و سەرکەوتوو بن لە سۆشیال میدیا سەیرتانەکەم بەڵێت پێ چۆنە بەرنامەکەمان دەستان خۆش بیتن و سەرکەوتوو بن بابەتێک کە کەناڵە دیمە کەناڵێکی خێزانیە و ئەو خێزانەکان دەتوانن سەیری بکەن بابەتێکی باش و هونەریە و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم بۆ بەڕێستان و بۆ پرۆگرامەکەشتان سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزت بەرنامەکەی ئێمە بە ئێوە جوانە لەشتان ساغ بێ و سەرکەوتوو بن زۆر سپاس کاتێک خۆش